سڵاو لێ دکتۆر. بەخێر بێ. دکتۆر هەموو ساڵێک لە مانگی ڕەمەزانە پێستمان بۆ بێت و وشکە بێتەوە. ئایا ئەمە حاڵەتێکی ئاساییە؟ ڕاستیەکەی لە ڕەمەزانە بەتایەتی لە کۆتاییەکانە ئاساییە پێست وشکە بێتەوە. ئەمەش هۆکاری دەرەکی و ناوەکی هەیە. هۆکارە دەرەکیەکان بریتین لە هۆکاری ژینگەی و پلەی گەرما و مەیکەپ. هۆکارە ناوەکیەکانیش بریتین لە جۆری خواردنەوەی ئاو، بەکارهێنانی بڕی خوێ و سترێس و قەلەقی. هیچی کەم بە چارەسەرکردنی ئەو کێشانە. بۆ چارەسەری ئەمە ئەتوانین چەند ڕێکارێ بگریتە بەر. یەکەمیان خواردنەوەی بڕی پێویستی ئاو لە بینی بەربانگ و پاشەوە. دووەمیان بەکارهێنانی شێدارکەرەوەی تایبەت بە جۆری پێستەکە، دەگەر پێستەکەت وشکە یاخود حەساسە یان چەورە، شێدارکەرەوەی تایبەت بەکاربێنی و باشتر وایە لە ڕەمەزانە سیرامایدی تیابێت. لە بەیانیانە ئەتوانی دژە ئۆکسانێک وەکو سیرەمی ڤیتامین سی بەکاربهێنی. لە کاتی چوونە دەرەوە بەردەوام دژەخۆر بەکاربێنە و 2 ساعت جارێکی تازە بکەرەوە. لە هەمووشیان گرنگتر خەوێکی باشە، بە تایبەتی خەوی قوڵ. ئەگەر لە شەوان نەتوانی بە تەواوی بخەوی، ئەتوانین لە نیوەڕۆیە سەرخەوێک بشکێنی. مانگی ڕەمەزان مانگی ئارامی دەروونە. قوڵ بە سوود لە کەشی ڕەمەزان وەربگریت، چونکە ئارامی دەروون و دڵخۆشی کاریگەری گەورەیان هەیە لەسەر جوانی و ڕەونەقی پێست. هەر تەندروست بن.